باس لەو دەکەین کە خۆشبەختانە زانستی پزیشکی ڕۆژ بە ڕۆژ لە بەرەو پێشچووندایە. دەتوانین بڵێن بۆ زۆرینەی ئەو نەخۆشیانی کە لە ڕابردوودا چارەسەری ئاستەم بۆ چارەسەری بۆ دۆزراوەوە. لەگەڵەوەشدا هەتا ئەم کاتانە هەندێک لە نەخۆشی هەیە کە چارەسەری یەکجاری و بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە، لەوانە نەخۆشی ئایدس، شێرپەنجە، شەکرا. دەکرێت بڵێن هەندێک چارەسەر هەیە، بەڵام ئەم چارەسەرانە نەبۆتە هۆکاری ئەوەی کە با بڵێن بۆ بەشێک لەو نەخۆشیانە بە تەواوەتی بنە بڕبکرێت لە ڕێگەی وەرگرتنی ئەو چارەسەرانەوە. جا تایبەت بەم بابەتە کۆنفرانسێک ئەنجام درراوە کە زانیاری زیاتر تایبەت بەم نەخۆشیانە و هۆکار یاخود با بڵێن کە چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە نەخۆشیانە و لە ناویشیاندا شەکرا و ئایدس و نەخۆشی با بڵێن شێرپەنجە دەستنیشان کراوە. تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی هەولێرەوە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەلی عومەر یاسین مامۆستای یاریدەدەر لە زانکۆی نێودەوڵەتی تیشک میوانە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت لەوە دەست پێ بکەین لە زانکۆی تیشک کۆنفرانسێک سازکرا. لەو کۆنفرانسەدا باس لەو نەخۆشیانە کراوە کە تا ئیستا چارەسەری یەکجاری بۆ نەدۆزراوەتەوە. هۆکاری سازکردی ئەم کۆنفرانسە چی بووە؟ بەیانی باش زۆر سپاس بۆ میواندارێتی. بەڵێ ئەمە وەرکشۆپێک بوو ئەنجامماندا بۆ ئەو نەخۆشیانەی کە چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە بە ئەنجامدانی جینۆمیک ئینجینیرینگ. هەدەفمان لەو وەرکشۆپ ئەوە بوو کە ناساندنی جینۆمیک ئینجینیر بە توێژەرەوان و بە قوتابیان بوو، چونکە ئێستاکە هەتا ئێستا زۆر نەخۆشی هەیە چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە. ڕاستە مەسەڵەن ژێرپەنجە کیمیایی بۆ بەکاردێ یان نەخۆشیەکانی ڕۆماتیزم یان نەخۆشیەکانی شەکرا ئەوانە دەرمانی خۆیان بەکاردێنرێت، بەڵام ئەمە ڕێگر لە نەخۆشیەکە ناکە، بەڵکو وا دەکە نەخۆشیەکە تەشە نەسەنێ و ئەعرازەکانی کەم بکاتەوە. بەڵام لەگەڵ جینۆمیک ئینجینیرینگ ئێمە دەتوانین نەخۆشیەکە بنبڕ بکەین. بەڵام ئەم هەنگاوێکی نوێیە، زیاتر کاتمان دەوێ و زیاتر توێژەرەوەمان دەوێت لەسەری ئیش بکەن. خۆشبەختانە لە وڵاتانی پێشکەوتوو وەکو بەریتانیا و ئەمریکا و ئەوروپا ئەوانە توانیانە هەنگاوێک بنێن بەکردنی ئەو ئینجینیرینگە. من دەتوانم کورتەیەک لەسەر ئەو ئینجینیرینگە بڵێم. ئێمە کە مرۆڤ DNA مانەیە، مەسەڵەن لە هەر سێڵێک 2 کیلۆمەتر DNA مانەیە. ئەم DNA هەندێک جار تووشی گۆڕانکاری دەبن، کە تووشی گۆڕانکاری دەبن ئەمانە وەلێ دەکەن نەخۆشی دروستکەن. مەسەڵەن ئەم گۆڕانکاریە پرۆتین دروست دەکە، ئەو پرۆتینە نەخۆشیمان دەداتێ کە ئەم کە نەخۆشیدا ئێمە ڕێگرتن لەو DNA و جینۆمانە وەختێکی زۆری دەوێت تا بزانین هەدەفمان لەو نەخۆشیە ڕابگرین. فە لەگەڵ جینۆمیک ئینجینیرینگ وا دەکەین ئەو DNA ئەو جینۆمیکانە بەواستەی ئینجینیرینگ بەواستەی ئەندازیاری DNA وا دەکەین ئەو پرۆتینە دروست نەبێ، ئەو نەخۆشیە دروست نەبێت. کەواتە ئەوە بپرسم لە ئێستادا دەکرێت بڵێن لە هەرێمی کوردستانیش ئاستی بەرەو پێشچوونی زانستی پزیشکی تایبەت بۆ نەخۆشیانەی کە چارەسەری یەکجاریان نیە لە ئاستێکی بەرز و باشدایە؟ بەداخەوە ناتوانانی وا بڵێن، بەس ئێمە لە هەنگاوی پێشەوەی. باشە دکتۆر، کەواتە چۆن هەنگاوەکانتان خێراتر دەکەن بۆ ئەوەی بتوانن هەنگاوی باش بێن بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو نەخۆشیانەی کە با بڵێن لە ئێستادا چارەسەرێکی یەکجاریان نییە؟ بەڵێ ئێمە وەک زانکۆی نێودەوڵەتی تیشک لەگەڵ چەند زانکۆیەتی تر کۆلابریشنمان دروست کردووە، هەنگاومان ناوە لەگەڵ مامۆستایانی زانکۆ توێژەرەوان کە دەست بەو هەنگاوە بکەین. خۆشبەختانە ئێمە لە هەنگاوی پێشەوەین، هیوادارین توێژەرەوەی زیاتر مختبەری تاقیگەی زیاترمان بۆ هەڵبڕەخزێت تاکو ئێمە کارەکانمان ئەنجام دەین. بەڵێ دکتۆر، بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیانەی کە تا ئێستا چارەسەرێکی یەکجاریان نیە، چارەسەرێکیان نیە بۆ نمونە نەخۆشیەکە بە تەواوەتی بنەبڕ بکات، کام نەخۆشیانن بە دیاریکراوی؟ ژێرپەنجە، نەخۆشیەکانی مەڵتیپل سکلۆرۆسس، شەکرا،
نەخۆشەکانی ڕۆماتیزم زۆر نەخۆشی تر هەیە کە لە جێنێتیکەوە لە باوانەوە دەگەڕێتەوە بۆ منداڵەکان وەکو داون سندرۆم وەکو ئۆتیزم ئەمانە هەتاکو ئێستا چارەسەرێکی بنبڕیانە بەس ئەو چارەسەرێک کە وەردەگیرێ چارەسەری کە نامانەوەی نەخۆشیەکە تەشەنە بسەنێ یان ئاڕازەکانی کەم بکەینەوە. باشە دکتۆر کەواتە لەو وەرکشۆپەی کە لە زانکۆی تشک ئەنجام درا زیاتر ئاماژە بە سێ جۆر لە نەخۆشیەکان کرا ئایدز بوو و شێرپەنچە و شەکرا هۆکارچی بوو لە کۆی ئەو نەخۆشیانە شەکرە بوو ئەم سیانە هەڵبژێردرا. بە تایبەتی لە ئایدز باز دەکەم ئێستا لە ئەوروپا دوو نەخۆش بە ئایدز چابوونەوە کە بە گۆڕانکاری CR5 لە جێنێتیکەکەیان ئینجینیر کرا و بنبڕی ئەو جێنێتیکەیان کرد کە ئەوەیان چاکرد ئایدزیان لێ ڕۆیش بە هەتا ئێستا ئەوانش لە هەنگاوی نیوەن ناتوانین بڵێن بۆ هەموو گشت خەڵکەکان ئەو شتە ئەنجام درراوە چونکە یەک مشکلەی هەیە جێنێتیک ئینجینیرین ئەوەیە هەندێک جار تارگێتەکە دەڕواتە شوێنێکی تر ناچێتە ئەو تارگێتەی کە ئێمە دەمانەوێت مەسەلەن بە سمپڵی بڵێن مەسەلەن ئەمە تارگێتمان جینۆمی ژمارە سیە بەڵام ئەگەر ئەو بچێتە جینۆمی ژمارە چل لەوانەیە نەخۆشیەکی ترمان توشکە لەوانەیە شتێکی ئاڕازێکی توش بین نەک بەس نەخۆشی لەوانەیە ئفێکتێکی تر توش بین لەوانەیە ببتە هەوەی سەبەبی برست کانسەر لەوانەیە ڕۆماتیزممان بۆ پەیداکە ڕاستە ئێمە نەخۆش چارەسەر دەمانەوە بکەین بەڵام لەوانەیە نەخۆشیێک کرد دروست بکەین بۆیە ئەنجامدانی ئەو ئینجینیرینگە وردبینیەکی تایبەتی دەوێتن بۆیە دەبێت زۆر بە وردبینی بکرێ بەڵێ بەڵێ دکتۆر دەمەوێت ئەو بپرسم لەم نێوەندەدا ڕۆڵی زانکۆکان لە بەرەو پێشبردننی توێژینەوەکان لە هەوڵەکان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی ڕۆڵی زانکۆکان و هاوکاریکردن یاخودە و هەمانگی لە نێوان زانکۆکان و لایەنی تەندروستی لایەنی پەیوەندیدار بە تەندروستی هەیە لە چه ئاستێکدا و تا چەندەوا دەکات کە کەرتی تەندروستی یاخود چارەسەری پزیشکی بەرەو پێشتر ببات. وڵای بەداخەوە لەو پێشکەوتونەدانە ڕاستە هەوڵ دراوە بەڵام لەو پێشکەوتونەدانە چونکە بودجەیەکی تایبەت نییە ریسێر توێژەرەوەی بەقووەت نییە و کۆلابریشنەکان کەمن چونکە توێژینەوەی بەقووەت توێژەر و زانکۆی جیاوازی دەوێت لەسەر ئەم توێژینەوانە ئیش بکەن بەڵام ئێستا کە لە هەرێمی کوردستان لە ئاستێکی زۆر پێشکەوتودانە لە ئاستێکی خاوە بەس ئێمە هەوڵ دەدەین دائیمەن پۆزەتیڤین بۆ بەرەو پێشتوونی توێژینەوەکانمان. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر عەلی عومەر یاسین مامۆستای یاریدەدەر لە زانکۆی نێودەوڵەتی تشک سپاس.